پێشبڕکێ تەوریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمانێکێک لە کاندیدەکانی لیستێکی نیشتیمانی کوردستان لەگەڵماندا سەبارەت بە کار و کارنامەکەی بۆ ئەم هەڵبژاردنە چی دەبێت هەروەها گفتوگۆ دەکەین سەبارەت بە ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستاندا بۆ بەمەسی میوانداری زۆر بەرز دکتۆر کاوەڕەزا مامۆستای زانکۆ کاندیدی ژمارە 38 لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەخۆ لە سێدە لەگەڵ مندا ئامادێ. دکتۆر سڵاو لەبێ باین باش. سڵاو لێوەش بەینیتان باش. زۆر بەخێر بێت دکتۆر. بەڕێزم سپاس. دکتۆر دەمێت خۆت بناسێنیت بە بینەران بە ئەو کەسانی کە دەتەوێت دەمگت پێ بدەن هەروەها ژمارەکەش و کارنامەی بەڕێزت بۆ ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان چی دەبێت؟ بەڵێ. بەناوی خۆی گەورەم میهرەبان من دکتۆر کاوەڕەزا کاندیدی ژمارە 38 لە بازنەی سلێمانی لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە من پێشتر لە کۆمەڵێک USGA کارم کردووە. یەکەمین دامەزراندنم وەکو لێپرساوی ڕاگەیاندن و پاسپۆرت و مانەوەی سلێمانی بووە. دواتر لە ساڵی 2016 بووم بە ڕاگری پەیماگای تەکنیکی دوکان و کۆتاکاریشم ڕاگری پەیماگای تەکنیکی بەکرەجۆ بوو کاتێک کە لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کاندید کران بۆم پۆستە ئیسقالەم لە پۆستی ڕاگرایەتێکە کردوتم لە بەروی کاری حیزبی حکومی ئێمە بە شێوەیەک نابێت تێکەڵی بکەین بەو کاتە ناتوانم حەق بدەم بە هیچ شتێکیان و لە کۆمەڵێک شوێنی تر کارم کردووە لە زۆربەی زۆری ڕۆژنامە و موسساتی عەلامی لە هەرێمی کوردستانە وتارم بڵاو کردوێتەوە لەسەر ڕووداوەکان لەسەر ئەو واقعانەی کە پێویست بۆ ئێمە وتاری لەسەر بنووسین و تاقانەی 4 خوشکم خێزاندارم و خاوەنی 2 مناڵم و دانیشتی شاری سلێمانی. بەڵێ دکتۆر کاوە کارنامەی تۆ بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان چی دەبێت؟ بۆچی خەڵک دەبێت دەنگ بە تۆ بدات؟ چ ئومێدێک چ هەواڵێک بە دەنگدەرەکانت دەدەیت؟ دیارە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بۆتە سەرمەشقی ئەنجامدانی کۆمەڵە گۆڕانکاری لە ناوچەکەیە و لە هەرێمی کوردستانە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە سۆنگەی بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵک چونکە ناخۆشیەکانی خەڵک ئازارەکانی خەڵک مەینەتیەکانی خەڵک بە جۆرێک تەشەنەی سندووە کە هەمووی گەیشتۆ بە لوتی بەڕاستی چونکە هەر سێکتەرێک لە سێکتەرەکان ئەگری لە هەرێمی کوردستانە هەر شوێنێگەگری لە هەرێمی کوردستانە ئەبینی داڕزاوە و بەرەو داڕزانە چێ بە هەرێمی کوردستان خۆشیەوە ئێستا لە ئەو پەڕی بێهێزیایەتی بەرامبەر نەیارەکانمان بەرامبەر دوژمنەکانمان بەرامبەر ناوخۆ بەرامبەر وڵاتانی قلیمی بەرامبەر وڵاتانی دەولی هەموو ئەمانە بۆ نمونە کۆمەڵێک کاری زۆر گەورەی پێویستە و خەڵک ئێستا لە ئەو پەڕی بێئەمەلی بێئومێدیایە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هاتوۆتە مەیدانەکە ئێمەش وەکو کاندیدان یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان ئەمانەوێ بەشێک بین لە ڕەواندنەوە و نەهێشتنی ئەو بێئومێدیانەی کە باڵی بەسەر خەڵکە کێشاوە ئەبێ ببینە بەشێک لە ئەو هەموو ناخۆشەی کە خەڵک ئێستا تایەتی بۆ لەبەرەوەی ئێستا خەڵک بۆ پرۆژاچی نەماوە بۆ موچە ئەڕۆی نەماوە پلە بەرزکردنە نەماوە ژێرخانی تەندروستیمان سفرە بۆ پێشینەی هاوسەرگیریە ڕۆی نەماوە پێشینەی عقارات ڕووی نەماوە لە ڕووی ئەمنیەوە نەماوە هەیبەتی نێودوڵەتیمان نەماوە هەیبەتی ناوخۆییمان نەماوە هەیبەتی ئیقلیمیمان نەماوە هەموو ئەمانە لە ڕاستیە کارێکی ئەوتویان کردو کە خەڵک بێزار بێ لە هەرێمی کوردستان هەر ئەمە سەبەبی ئەوەیە کە ئێمە ساڵانە بە سەدان گەنجمان بە سەدان خێزانمان ڕوە کاتە وڵاتانی دەرەوە لە دەریاکانی ئیجەیە ئاخنکێن بێ ئەمەل بووە لەم کوردستانە ئێمە بە پێچەوانەوە سەرڕای ئەو هەموو غازونەوتەی هەمانە سەرڕای ئەو هەموو سەروەتە نیشتیمانەی کە هەمانە سەرڕایەوەی وڵاتەکەمە وڵاتێکی کشت و کاڵیە وڵاتەکەمە وڵاتێکی پیشەسازیە وڵاتەکەمان وڵاتێکی پڕە لە سامانی سروشتی لە ڕاستیە ژێر زەوی سەرزەوی ئێمە ئەبوایە بە پێچەوانەوە کوردستانمان بکردایە بە یەکێک لە بەهشتەکانی سەرڕووی زەوی وامان بکردایە هاوشێوەی 2005 بە دواوە خەڵ لە ئەوروپاوە بگەڕایەتەوە بۆ کوردستان کۆچی پێچەوانە دەسی پێ بکردایەتەوە بەڵام لە سایی دەسەڵاتێکی پۆپۆلیستی لە سەلای دەسەڵاتێکی ئەمنی لە سایی دەسەڵاتێکی سێنتراڵی بە تایبەتی لە 4 ساڵی ڕابردووە و لە کابینەی ڕابردووە وای لێ هاتووە کە خەڵک هیچ ئەمەلێکی بە هیچ شتێکی هەرێمی کوردستان نەمێنێ بۆ ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەمەلەی کە خەڵک چاوەڕێیەتی کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبن بۆ ئەمەلەی کە خەڵک چاوەڕێیەتی ئێمە پێمان وایە و داوا لە خەڵگەکەین داوا لە دەنگدەرەکانمانەکەین بۆ هەموو بوارێک لەو بوارانە ئێمە کاندیدی جیاوازمانەیە بۆ سێکتەری تەندروستی کادرمانەیە بۆ سێکتەری کشت و کاڵ هەمانە بۆ میدیا هەمانە بۆ خوێندنی باڵا هەمانە 72 کاندیدمانەیە ئەم کاندیدانە هەر یەکە پسپۆری و تەخەسوسی جیاوازیەیە شارەزایی جیاوازیە ئەزمموی جیاوازیەیە
پێویستە خەڵمتمانە ئەم جارە بە کادرەکانی کێتی نیشتیمان و بە کاندیدەکانی کێتی نیشتیمانی کوردستان بکات. بەڕاست وەکو دکتۆر کاوە باز لەو دەکەیت کە دەتەوێت چاکسازی لە خوێندنی باڵادا پێ خۆش هەڵگری بڕۆنامە دکتۆرەت و بە قۆناغی خوێندنی باڵادا تێپەڕیویت ئەتەوێت چاکسازی چۆن بکەیت چ کایەکی خوێندنی باڵادا چاکسازی بکەیت خوێندنی باڵا بەرەو کوێ بڕوات دوای چاکسازەکەیتەوە. هاوڕێی گیانێمە وەزارەتی خوێندنی کە باڵاکەیەکێتی وەریگرتووی ئێستەیەکێکە لە باشترین وەزارەتەکان ڕازگۆ بم لەگەڵتا و یەکێکە لە نزیکترین وەزارەتەکان لە خوێندکار و فەرمانبەر و مامۆستاوە. بەڵام ئێمە بیرمان نەچێ هیچ شتێک بێکەم و کورتی نییە و هیچ شتێک ئەوە نییە کە لە ئاستی تەمۆحاتی ئێمەیە لە ڕاستیا زیاتر بێ. بۆیە من ئەگەر دەنگدەرەکانی کێتی نیشتیمانی کوردستان دەنگدەرە خۆڵەمێشیەکان ئەوانەی بێلایەنە ئەوانەی خۆیان یەکلا نەکردوێتەوە خوێندکارەکانم مامۆستایانی زانکۆ فەرمانبەرانی زانکۆ کۆی فەرمانبەرانی تر متمانە بە ئێمە ببەخشن ئێمە کۆمەڵە شتەیە بێ لە پەرلەمانی کوردستان کاری لەسەر بکەین. یەکێک لەوانە ئەوەیە کە ئێستا دەسەڵاتی وەزیر و سەرۆکی زانکۆ و بەڕێوەبەرگشتیەکان و مدیر عامەکان و عەمیدەکان لە وەزارەتی خوێندنی باڵایە لەو پەڕی خراپیایە. هیچ دەسەڵاتێکی داراییان نییە ئەو پارەیشی لە پارەلێڵ و لە ئێواران وەریەگرن لە ڕاستیە نازان ئەڕات بۆ کێو لە چیا سەرفەکرێت. بۆیە ئێمە یەکەمین شت ئەوەیە کە دەسەڵات لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵاوە شۆڕکەینەوە بۆ کوێ بۆ سەرۆکی زانکۆکان و بۆ ڕاگرەکان و بۆ سەرۆک بەشەکان. کاتە دەسەڵاتی سەرۆکی زانکۆ و ڕاگرەکان و ئانە دەست کێوێ لە ڕاستیا دەسەڵاتێکە ئێستا هیچ دەسەڵاتی کێوتویان نەماوە تەنها دەسەڵاتێکی ئیداریە دەسەڵاتی ئیداریەکەش زۆربەی زۆری بۆ بە دەسەڵاتێکی مرکزی و هیچ دەسەڵاتێکیان نیە چونکە هەندێک جار هەیە هاوڕێگیان تۆ نابێ وەزارەت و ئەنجومەنی وەزیران خۆیان بە هەندێک شتەوە سەرقاڵ بکەن کە ئیشی ئەوان نییە. بۆ نمونە هیچ مەعقولیەتێکی تایە تۆ لە ناو خوێندنی باڵایە ئەگەر مامۆستایەک لە وەزارەتێکی ترەوە بێتە وەزارەتی خوێندنی باڵا بۆ نمونە بێت تۆ ڕەزامەندی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی لەسەر بێ. لەکوێی دنیاە هەیە کاندیدی پەرلەمان نەک ئەندام پەرلەمان کاندیدی پەرلەمان کاری بێتە پرۆژەی خزمەتگوزاری بڕوا جادت بۆ قیرتاوکاو بڕوا ڕێگاوبانت بۆ کۆنکرێتکاو بڕوا وایتبۆرد بکڕێ بۆ جامیعە و بڕوا بۆیاغ بکڕێ بۆ بۆیاغکردنەوەی ئامادەیەکان و بڕات ئەمە کەی ئیشی کاندیدە کە ئیشی پەرلەمانتارە. بەڵام لە سایەی ئەم کابینەیەوە لە سایەی ئەم حکومەتە فاشلەوە وای لێ هاتووە ئێستا کاری کاندید و کاری ئەوانەی کە چاوەڕێ ئەویان لێکرا بچێتە پەرلەمان بووە تا ئەوەی کە کەم و کورتیەکان و خەلەلەکانی سەرۆکی حکومەت و کابینەکەی چاک بکات. بە پێچەوانەوە تۆ پێویستە ئەم زانکۆیانە ئەم ئامادەیانە کە هەمووی داهاتی خۆیانەیە ساڵانە وەزارەتی پەروەردە هیچی کەمتر نییە لە وەزارەتی سامانە سروشتیەکان داهاتی زۆر داهاتی حانوتەکانی زۆر زیاتر لە هەندێک جار لە وەزارەتی شارەوانی لە وەزارەتەکانی تر. وەزارەتی خوێندنی باڵا داهاتی زانکۆکان ساڵانە بە چەندین ملیۆن دۆلارە لە ڕاستی. پارەکەی بۆ کوێ دەچێت پارەی نازانی بۆ نمونە تۆ ئەگەر بڕۆی بای مەسەلەن 200,000 شت بکڕیا بێ موافقەتەکەی بچێتەوە بۆ وەزارەت و ئیمزای وەزیر و ئیمزای مدیر عام و ئیمزا ئەو بکەیتە تاوەکو موافقەتەکەیت بۆیێتەوە. هیچ سەلاحیەتێک نەدراوەتەوە بە سەرۆکی زانکۆکان. تۆ ئەگەر بتێ ڕێگری لە دزی یا لە بەهەدەردانی پارە یا باوە بکەی ئەبێ کۆمەڵە کادری باش بخەیتە ئەو شوێنانە و کۆمەڵە خەڵ باش بخەیتەوە خوانەوە کە ترسی خوای هەبێت ترسی خەڵکی هەبێت ترسی ئەخلاقی خۆی هەبێت ترسی کۆمەلگاکەی هەبێ ئەو شتانە نەکات. تۆ بەمە ناتوانانی ڕێگری لە هەندێک گەندەڵی و فەساد بکەی بێ هەموو دەسەڵاتەکان لە خۆتا قۆڕ بکەی و زانکۆکان وێران بکەی و ناوەندە کادیمەکان وێران بکەی. تۆ ئەزانی هەتا ئێستا دەوامی زانکۆی سلێمانی نەکراوەتەوە لەبەر چییە؟ لەبەر ئەوەی بەشە ناوخۆیەکان زۆر وێرانن. هەتا ئێستا ئیدارەی زانکۆی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیک و زانکۆکانی تریش ناتوانن بشتە ژێرباری ئەوەی کە دەرگای زانکۆکان بکەنەوە چونکە ترس هەیە لەوەی هەندێک خۆپیشاندان دروست بێ. داهاتی زانکۆی سلێمانی من دڵنیام ساڵانە بە دەیان ملیۆن دۆلارە. بۆ ئەم پارێ سەرف ناکەمەوە لە زانکۆکانە. پێرار ئەگەر کاک بافڵ وەک سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر خوێندکارانی یەکێتی نەبوونایە کۆمەڵی خوێندکارانی یەکێتی نەبوونایە بڕوات هەبێ وەزعی خوێندنی باڵا ئاچۆ ژێر سفر وەزعی خوێندنی باڵا وێرانە بوو بەڵام ئەوان هاتن بایی چەندین ملیۆن دۆلار پێداویستیان بۆ بە شوێناخۆکان و بۆ زانکۆکان کرێ. ئەمە کەی ئیشی حیزبە بیکە ئەگەر حکومەت بێ. ئەمە کەی ئیشی حیزبە ئەگەر بێت و حکومەت بێ. ئەمە کەی ئیشی من و تۆ خەڵکی خێرخوازە من بڕۆ سواڵی بۆ بکەم و لە دەرگاکەی بدەم بۆی بێ وایت بۆردم بۆ بکڕێ بۆی بۆ کۆمپیوتەرم بۆ بکڕێ بۆی بێ تاقیگەیەکم بۆ دروستکە. ئەمە تخوا ئیشی حکومەت یا ئیشی خەڵکە یا ئیشی ئەوەیە کە عەمید و سەرۆکی زانکۆ و سەرۆکی بەش بڕوار بدا لە دەرگای خەڵک سوال بکات. ئەمانە خەڵکیان تەدمیر کرد زانکۆکانیان تەدمیر کرد
خوێنکاریان تەدمیر کرد ساڵانە چەندین کەسی خۆیانیان تەعین کردووە لە شوێنەکانەدایە مەزێنن خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت وانەش هەبێ زرتەی چاوی بێ بۆی ئەم حکومەتە ڕەحبێکی لێ بکات و دای مەزێنێ کوا پرۆژەکەی حکومەت لە ماوەی 4 ساڵی ڕابردووە کە بۆ نمونە بڵێ من ئەم ساڵە توانم 500 کەس تەعین بکەم ئەم هەموو دەرچووی زانکۆت هەیە ئەم هەموو خەڵکە دێتەوە بێ ئەمەلیەکەیت ئەمە کەی حکومەتداریە ئەمە کەی وەزعە بۆیە ئێمە ئەمانەوێت وەکو کادرانی یەکێتی وەکو کاندیدەکانی یەکێتی دەرچینە پەرلەمان ئەمانە چاکەینەوە ئەمانە ڕاستکەینەوە ئەمانە بڕوخێنین ئەمانە بدەینە دادگای گەل و نیشتیمان و وڵات چونکە ئەمانە من دڵنیام 4 ساڵی ئایندا سەرۆکایەتی ئەم حکومەت و ئەم وڵاتە بکەنەوەشمان هەیەک نامێنێت پارەی پارالیڵت هەیە نازانین لە چیا سەرفەکرێت پارەی ئێوارانت هەیە نازانین لە چیا سەرفەکرێت دەسەڵاتت لە هەمویان سندوتەوە دەسەڵاتێکی سێنتراڵی دروست کردووە هەموو ئەمانە لە ڕاستیە کۆمەڵی کارەساتی زۆر گەورن کە ئەم حکومەتە ئەم کابینەیە بەسەر وەزارەتی خوێندنی باڵای هێنا هەتا ئێستاکە بۆ نمونە خەڵک بێ ئەمەل بووە لەو شتانە خوێندکار بێ ئەمەل بووە ناوەندەکانی خوێند ئێمە لەبەرەوەی خوێندکاری داهێنەرمان دروست کردایە دەعمی خوێندکارمان بکردایە پرۆژەی قەرزی بچووکمان بدایەتە خوێندکار بۆی خاوەن لە خوێندکاریە خاوەنی پرۆژەی خۆی بواە و یەکێک لە کارەکانمان ئێمە ئینشاڵڵا ئەوەیە با خوێندکاری ئەمە قەرزی بچووکی بدەینێ ئەم خوێندکارە سبینێ کە وەزیفەیەکی دەستکەوت لە کەرتی تایبەتا بوو لە کەرتی حکوومەتا بوو دوای بابێ قەرزەکە بداتەوە بەڵام گرنگەوەی تۆ لە سایشی بۆ دروست دکتۆرە باسی پارالێڵت کرد ئێستا لە سەروبەندی وەرگرتنی خوێندکارای نەزانکۆ پەیمانگاکانتە بۆ ئەم ساڵ چەندێک کورسی پێویست بۆ خوێندکار هەیە خوێندکاران هەموو ئەوانەی کە قۆناغی دۆزی ئامادەی تاوا دەکەن ئەتوانن لە زانکۆ پەیمانگاکاندا بەخواستی خۆیان دەوام بکەن یاخود ناچار دەکرێن کە ڕووکەنە سیستەمی پارالێڵ ئێمە دەزانین کە سیستەمی پارالێڵ لەگەڵ ئەوەی کە چەندێک خزمەتی بە خوێندکار کردووە لەگەڵ ئەوەشدا ئەوەندەی تر خوێندکار ناچار دەکاتەوەی کە ئەو بەشی کە ناتوانێت لە زانکۆ حکومەکەدا بەدەستی بهێنێت ڕوو لە پارالێڵ بکات بۆ ئەم ساڵ چۆن دەبێت سیستەمی وەرگرتنی خوێندکار خۆی هاوڕێگیان کێشەکە ئەوەیە ئێمە سلکی پەروەردە و خوێندنی باڵامان کارەساتی زۆری تایە بۆ خوێندکار بۆ لەبەرەوەی خوێندکارێک لە پۆلی شەشە خۆی لە دڵڕاوکیایە کە سوکارەکەی لە دڵڕاوکیایە هەتا ئەو دقەی لە جامیعە وەرەگیرێت ئەم خوێندکارە لە ناو ناخۆشترین ظروف و بارودۆخی خۆیەتی ئێمە یەکەمین شت ئەبێ بین وەزارەتی پەروەردەوە دەست پێ بکەین میکانیزمێکی نوێ بۆ ئیمتیحان بۆ تاقیکردنەوەی 12 ئامادەی بدۆزینەوە بۆ ئەوەی لەبەرەوەی لە ترسیەوەی کە خوێندکارێک بۆ نمونە چەند ساڵ لە ترس و دڵڕاوکیایە بۆی پۆلی شەش ببڕێ و بزانێت لەکوێ وەرەگیرەوە بزانێت لەکوێ وەرەگیرە ئەبێ ئەم سیستەمە دەستکاریکەین ئێمە 56 ساڵە ئەم سیستەمە جێبەجێکەین بۆمان دەرکەوتۆ فەشەلێنەوە ئێمە هەمومان خوێندکاری پۆلی 12 ئامادەی بوون ئەم سیستەمە لە کوردستانە فەشەلێناوە پێویستە جێگەی بگرینەوە بە سیستەمێکی تر کە لەگەڵ بارودۆخی ئابووری خوێندکار لەگەڵ بارودۆخی دەرونی خوێندکار لەگەڵ بارودۆخی زانستی خوێندکاریش بگونجێ مەسەلەی زانکۆ کە ئێستا خوێندکاران چاوەڕێی وەرگرتنیانە لە زانکۆ پەیمانگاکانە ئێمە قسەمان لەگەڵ وەزارەت کردووە وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئەم ساڵ خودی جەنابی وەزیری خوێندنی باڵا کە دکتۆر ئارەم محەممەد قادر کە یەکێکە لە هەرە باشترین وەزارەتەکانی خۆمان وەزیری خوێندنی باڵایە هەمیشە متعاتف و هاوسۆز بۆ لەگەڵ خوێندکارانە پلانی هەیە بۆ ئەمساڵ ڕێژەی کورسیەکان زۆر زیاد بکات بە جۆرێک کە هیچ خوێندکارێک نامێنێت کە لە زانکۆ حکومەکانە جێی نەبێتەوە مەگەر خوێندکارێک خۆی ئارەزوو بکات لە زانکۆیەکی ئالی یاخود لە پەیمانگایەکی ئالی بخوێنێ تەنانەت کاری بۆ ئەوە کردووە کە ڕێژەی کورسیەکانی کۆلێژەکانی پزیشکی و پزیشکی گشتی و پزیشکی دان کۆی کولێژە پزیشکەکان ڕێژەیان زیاد بکات بۆ ئەوەی زۆرترین خوێندکاری 12 ئامادەی فرسەتی وەرگرتنیان لەو کۆلێژانە هەبێت کە بە سوپاسەوە مەجێی تەقدیرە. بەڵێ دوتر باس لەوە کرد پێشتر لە ڕاگەاندن و لەو بارەدا کارت کردووە دەمێت ئەو بخۆستمە بۆی کە باس لە ئازادی ڕۆژنامەگەری و دۆخی ڕۆژنامەنووسان بکەن. لێسەدا بەردەوام ئەشکال هەیە لەسەر دۆخی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەبڕین لە هەرێمی کوردستان و تایبەتی لە ناوچەی بادینان و ئەو سنوورانە دەمێت بزانم لەم کابینەی نوێدا لەم هەڵبژاردنەدا چی بۆ ڕۆژنامەنووسان دەکرێت ئێوە ئەتوانن دۆخی ڕۆژنامەنووسان باش بکەن؟ بەڵێ ئێمە دیارە بە حکمی خۆمان ڕۆژنامەنووسین و کاری ڕۆژنامەنووسیشمان کردووە بە پراکتیکی لە ڕاستیە ڕۆژنامەنووسان ئەتوانم بڵم لەخوا بەزیابێت لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لە سلێمانیش ئێستا ئازادێکی زۆر هەیە تەنانەت من بە قەناعەتی منەوە ئازادی لە سلێمانی هەیە لە زۆر وڵاتی دنیایە نییە سەریح بم لەگەڵتا بەڵام ئێ بابێ هەندێک کاری نەشیا و چەوت هەیە بەرامبەر ڕۆژنامەنووسان نەکرێ بە تایبەتی لە
لە سنووری ئیداری دوهۆک و هەولێر کە ئەمە کاری زۆر لە شیاوە بەرامبەر ڕۆژنامە نووسانەکرێت. پێویستە ئێمە هەڵ بدەین کاری ڕۆژنامە نووسی لەو شارانەی تریش لەو پارێزگایانەی تریش هاوشێوەی سلێمانی بێ بگرێ لە سلێمانیش زیاتر بێ بۆ لەبەرەوەی تۆ میدیا نوێنەری خەڵکە نوێنەرایەتی خەڵکەکان لە لام و دەستگاکانی حکوومەتی هێرێمان لە بەرامبەر حکوومەتی هێرێم لە بەرامبەر وەزارەتەکانە تۆ پێویستە هەموو ئازادێکی بیتێ چکە هەر ڕۆژنامە نووسێک نوێنەری خەڵکێکە کە لەو شوێنانە بەشداریە کات و پرسیارەکانی ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان و لایەنە بەرپرسەکانەکات چکە ئەوان لە خەمی خەڵکان ئەوانیان کێشە و مەشاکلەکانی خەڵک ئاراستی حکوومەتەکەن بە ئومێدی چاکردنی بۆیە پێویستە ئێمە یاسای ڕۆژنامەگەری کوردستان ئەوە چاک بکەینەوە لە ڕاستیە هەمواری بکەینەوە کە لەگەڵ بارودۆخ و واقعی ئەمڕۆی کوردستانە بگونجێ حاڵەتێکی ترمان هەیە کە ئێمە لە ڕاستیە هەتا ئێستا یاسایی بە کورتیەکەی میدیای ئەلکترۆنیمان نییە میدیای ئەلکترۆنی ئێمە یاسای خراپبەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیمانەیە بەڵام ئەم یاسایە نەیتوانێت بەشێکی زۆری کێشەکان حل بکات ئێمە پێویستە لە ڕێگەی یاسایی بەکاریهێنان و ئامێرە ئەلکترۆنیەکان یا یاسای سۆشیال میدیا یا یاسای تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمە یاسایەکدا بڕێژین کە لەگەڵ واقع و بارودۆخی ئەمڕۆی ڕۆژنامەگەری و هەرێمی کوردستانە بگونجێ چکە ئێمە بیرمان نەچێت لە ڕێگەی میدیا و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەوەی سۆشیال میدیا و بەوەی تۆڕە جۆربەجۆرەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کارەساتی زۆر گەورە دروست بووە مەشاکلی زۆر گەورە دروست بووە کێشەی خێزانی دروست بووە کێشەی تەلاق دروست بووە کێشە بۆ چەندین خوێندکار دروست بووە بە کورتەکەی ناوزڕاندن دروست بووە شێواندنی خێزان دروست بووە هەموو ئەمانە لە ڕاستیە ئەبێ لە ڕێگەی پرۆژە یاساوە ئێمە کارێکی کەوتوی بۆ بکەین کە ئازادی میدیا زیاتر بکەین بەڵام چوارچێوەیەکیش دابنین بۆ ئەوەی کە میدیا دوو لە ڕووی جەنابەت لە بەرڵای بچێتە دەرەوە زیاتر شێوازێکی سیستەماتیک وەربگرێت شێوازێک وەربگرێت کە خزمەتی خەڵک بکات وەکەوەی کە وەزیفەی گشتی میدیایە خزمەتی خەڵک بکات. زۆر سوپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر کاوەڕەزە مامۆستای زانکۆ کاندیدی ژمارە 38 لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوون.